لە ڕێگەی فرۆشتنی جلی ژێرەوە سەدان کچی هەڵخڵەتە. چۆن لە ترسی هەڕەشە کچێک کۆتایی بە ژیانی خۆی هێنا لە جیهانێکدا کە پیشەکان بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی و دابینکردنی بژێوی ژیانن. هەندێک کەس پیشەکانیان وەک چەکچەک بۆ هەڵخڵەتاندن و تێکدانی ژیانی خەڵکی بەکاردەهێنن. هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەم ڕووداوانە و لە یەکێک لە شارەکانی هەرێم پیاوێک کە خاوەنی دوکان و پێیجێکی فرۆشتنی جلی ژێرەوەی خانمان بوو. ئەو کچانەی لە ڕێی پەیجەکەیەوە داوای جلی ژێرەوەیان دەکرد لە ڕێگەی دیلیڤەریەوە کاڵەکانی بۆ دەناردن و ژماری تەلەفۆنەکانیانی لای خۆی تۆمار دەکرد و دوای ئەوەی دڵنیا دەبوو کە کاڵەکان گەیشتۆتە دەستیان بە بیانی جیاوازەوە پەیوەندی پێوە دەکردن و بە قسەی شیرین و بەڵێنی درۆ خۆی لیان نزیک دەکردەوە. بە تێپەڕبوونی کات پەیوەندیەکانی لەگەڵ قوربانیەکاندا قوڵتر دەکردەوە و بەڵێنی هاوسەرگیری پێدەدان و کاتێکیش متمانی تەواوی بەدەست دەهێنا داوای وێنە و ڤیدیۆی تایبەتی لێ دەکردن و ئەو کچانی کە باوەڕیان بە بەڵێنەکانی کرد بوو داکەوتنە ئەم داوەوە. بەڵام کاتێک کاتی جێبەجێکردنی بەڵێنەکان دەهات ڕووی ڕاستەقینی ئەم پیاوە دەردەکەوت و وێنە و ڤیدیۆکانی وەک چەکێکی هەڕەشە بەکاردەهێنا و داوای پارەی لێ دەکردن ئەگەر نا هەڕەشەی بڵاوکردنەوەی دەکرد. یەکێک لە هاوڕێکانی ئەم فرۆشیارە ڕۆژێک لە سەر کەیسێکی دیکەی هەڕەشە لێکردن دەستگیر دەکرێت و فرۆشیارەکەش وەکو شاهێد دەچێت. بەڵام کاتێک مۆبایلەکەی دەبشکنن پۆلیس تووشی شۆک دەبێت. کاتێک ئەرشیفێکی گەورە لە وێنە و ڤیدیۆی نەشیاو دەبینن کە هی زیاتر لە 300 کچی جیاواز بوون و بەم شێوەیە فرۆشیارەکەش ئاشکرا بوو بەو هۆیەشەوە سزادرا. کارمەندێکی دیلیڤێریش کاتێک لە ڕێکارەکەی وەک کچێک دەناسێت و لێی نزیک دەبێتەوە و کچەکە وێنەی خۆی بۆ دەنێرێت دەست دەکات بە هەڕەشەکردن لە کچەکە و داوای لێ دەکات ڕۆژانە پارەی بۆ بنێرێت. کچەکەش لە ژێرەوە هەموو فشارەدا پەنا بۆ خۆکوشتن دەبات و خۆی دەسووتێنێت و گیان لە دەست دەدات. ئەمانەش زەنگێکی ئاگادارکردنەوەن بە تایبەت بۆ خانمان و دەبێت بزانن کە متمانەکردن بە کەسانی نامۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و مامەڵە ئۆنلاینەکانەوە دەکرێت دەرگایەک بێت بۆ کارەسات.